ئەنجا ئێوە جەنابتان ئێستاەوەی وەکو کچەکانی ئەو پیاوە بە ڕێزەکە دڵی باوکم خۆزگەوای نەکردایە ئەم کارە کاری ئێوەیە ئێوە باوکت لە ڕێی ئێوەی کچەکانەوە ئەم ئامۆژگاریە بگەێنێ باشە ها کەس گوێ لە کەس زیاتر ڕدەگرێ لەگەڵ ئێوە زیاتر هەڵسو کەوتیان هەیە لەوە چی نیم سعات لە مەجلیسی پیاوەکان دادانیشن ئەگەوش بۆ خۆی ناشەرعیە بەڵام دوای دەچنە مەتبەخەوە ئەچنە ژووری نووسنەوە ئەچنە هۆڵەوە بەیەکەوە دادەنیشن ئێوەی کچەکان کە الحەمدولله خۆتان خێزانێکی مولتەزیمن خۆتان باڵاپۆشن بە جلوبەرگی ئیسلامی ئێوە ئامۆژگاریان بکەن یەکەم بە شێوەیە قسەیان بۆ بکەن دڵیان بجوڵێنن هەست و سۆزیان بجوڵێنن بڵێن وەڵڵاهی باوکمان ئێوەی زۆر زۆر خۆش دەوێ دەڵێ ئەو کچانە کە هاتو شوێی ماڵمان دەکەن وەڵڵاهی کچەکانم بە ئەندازەی ئێوە خۆشم دەون با باوکیشتان لە مەجلیس دامەت حیان بکە بە باوکیشتان بڵێ باوکە لە زیاتی ئەوان ڕاستەو خۆ هەموویشە هەموو جار باسی باڵاپۆشیان بۆ بکەی باوکە جامەت حیان بکە جار پێیان بڵێ وەڵڵاهی دانیشتوانی ئەم مەجلیسە با لەخوا غافڵ نەبین بەخوا هەمومان خاوەنی کەم و کوڕین ها بەخۆشمانەوە هەمومان خاوەنی کەم و کوڕین ئافرین بۆ ئەو کەسەی زیاتر خوا لە خۆی ڕازی دەکات باوکت کە وەکو سەرۆکی مەجلیسەکە وەکو ڕیشسپی ماڵەکە وەکو گەورەیە کە هەموو ڕێزی لێ دەکەن ئاوا بڵێ ڕەحمەتی خواتان لێبێ با لەخوا غافڵ نەبین بەخوا بە منەوە بە ئێوەوە بە کچە کوڕە گەنجەکانمانەوە هەر یەکەمان کەم و کوڕیمان هەیە بەرامبەر بەخوای گەورە بەڵام ئافرین بۆ ئەو کەسەی کە بە خۆی دادەچێتەوە لە منەوە بۆ ئێوە هەر کەسە ئەلەبی و بیلی شاڕەتی یەفەمو ئینسانی ژیر بە یەک ئاماژە تێدەگا کچەکان تێدەگەن کە باوکت مەبەستی ئەوانە و مەبەستی خۆشێتی هەر یەکە کەم و کوڕێکمان هەیە بەرامبەر بە ذاتی خۆی پەروەردگار سوبحانه وتعالى ئەمجا نصیحەتیان بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە بە کەسێکی دەگوت فڵان کار بکە یەکەم جا مەدحی دەکرد فەرمووی نعم الرجل عبد الله لو كان يصلي بالليل کوڕی وەکو ئەم کاکە عەبدوڵڵایە قەت پیاوی وا چاکم نەدیوە خۆزگەشت ئەگەر کاتە شەو نوێژی بکردایە ئەها ڕەخنەی لێگر گەنجێکی وەکو تۆ شەوگارێکی درێژ حەیف نییە هەر لە ناو جێگاوی شەو نوێژ نەکەی ئەو پلە گەورە لەدەستچێ بەڵام یەکەم جا مەدحی کرد نعم الرجل عبد الله کاکەی ئاوا چاکم هەر نەدیوە ئاوا ڕەوش بەرز و دیندار و ڕووخۆش و دەم بە خەندە و بۆ دایک و باوک چاک و لەگەڵ خەڵکا دەست و داوێن پاک بەڵام خۆزگە شەو نوێژەکەشی دەکرد ئاوا باوکیشت هاوپێچیکە بەخوا ئەم کچانم هەر بەرەکەتن لە هەر ماڵەکە بن بەرەکەتن شوو بە هەر کەسێ بکەنیش ئەڵڵا دەحەسێتەوە ئێوە دایکێکی میهرەبان دەبن لە داهاتوودا ئەوا دوعای خێریان بۆ بکە خۆزدە بە قسەی مامی خۆتان دەکرد ئەم لە چکەشتان بەسەرەوە دەبوو ئەوەندەی تر جوان دەبوون ئاوا چاو لێ قسەکەت چەند شیرین دەبێت بەڵام ئێوە باسی بکەن بڵێن باوە گیان بەڕاستی ئەوان پێ بڵێەوە لە پشتی شەڵم باوکم ئێوەی زۆر خۆش دەوێت زۆر مەدحتان دەکات ئێوەی کچەکان زیاتر هەڵسوکەوتیان لەگەڵا بکەن باسی باڵاپۆشیان بکەن هانیان بدەن گوێ لە وتارەکانی حیجاب بگرن یعنی چەندین مامۆستا هەیە ئێمەش وەکو فەزلی خوای پەروەردگار زنجیرە پاسمان هەیە لەسەر باڵاپۆشی و بە هەزاران خەڵک بە سەدان خەڵک بگرە بە هەزار کەس جار هەبووە چوار زنجیرەی حیجابم هەبووە خەڵک ئەوەندە پەیوەندی کردوێتەوە کە بڕیاری باڵاپۆشیان داوە بە زمانێکی شیرین تەشیریشمان بە کەس نەکردو گوێ لەو سیدیانە بگرن لەو وتارانە لە یوتوبا بۆی بگەڕن کە باسی حیجابە کتێبیان بدەنێ نامید کە کتێب یەکەم جار لەسەر خواناسی لەسەر خۆشەویستی خوا لەسەر ڕەوشتە بەرزەکانی موسڵمانانە پاشان لەسەر باڵاپۆشی ئەو هەموو کتێب بۆمان هەیە ئەو هەموو نامیل کە جوانەمان هەیە ملەوەن تەبعی جوان باسی باڵاپۆشی ئافرەتی موسڵمان دەکا هاندان لابردنی بربەستەکان قەنەعەتیان پێ دەکا یعنی هەر جارە لە وەکو دیاریەک بە ناوێکەوە لە مناسبەیەکە کتێبێکی ئاوایان بدەنێ ئێوە کچەکان دەوری کاریگەرتان دەبێت ئەو کاری باوکت دەیکا بەڕێزان خوشکەکانم نیشانەی پیاوی ئیماندارە بەڵام نابێ بگاتە ڕادەیەک لە قسەکانی نیگەران بن چونکە یەکێ لە مەرجەکانی فەرمانکار بە چاکە و ڕێگریکار لە خراپە ئەوەیە خۆی خۆشەویست بکات لە دڵی ئامۆژگاری کراودا بۆ ئەوەی تامەزرۆی ئامۆژگاریەکانی بن نەک بێزار بن لێی یعنی تۆ ئامۆژگاری کەسێک دەکەی یەکەم جا دەبێ وای لێ بکەی خۆشی بوی ئەگەر لێت بێزار بێ هەر لە قسەکانیشت بێزارە نەسیحەتە خێرەکانیشت وەرناگرێت